سلااوتان لێبێ ئازیزانم لە پرۆگرامێکی تازە هاتینەوەلاتان. سلااو لێبێ ئەلەند. سلااو لە تۆ جیندا چۆنیت؟ زۆر سپاس. تۆ چۆنیت؟ زۆر سپاس. سلااو لە ئێوەی خۆشەویستیش. دڵخۆشین کە دووبارە لە بەردنامەیەکی نوێ گەڕاینەوەلاتان بۆ باسکردنی کۆمەڵی بابەت لەگەڵ هاوکارم لیندا. بێگومان اینجا ئەمڕۆ زیاتر باسی خانمانەکەین، باسی کێشەکانی خانمانەکەین، نەخۆشی خانمان، پێکچوونی سووڕی مانگانە و کۆمەڵێک نەخۆشی هەیە کە لەناو خانمانە زۆر باوە یاخود تێکچوونی هۆرمۆنەکان کە کاریگەری زۆرە کاتە سەر ژیانی ڕۆژانەی خانمان. بێگومان هەمومان نەزانین کاتێک کە هۆرمۆنەکان تێکەچن کۆمەڵێک فەرمان لەناو جەستەمانە تێکەچن و کاریگەری زۆر لەسەر خانمان بەجێ هێڵێت. زۆر ڕاستە لیندا. جا یەکێکی تر لە دیاردەباوەکانی کۆمەڵگە کە لە ئێستاە زۆر باوە ئەویش ڕێگریکردن لە دووگیانی. جا ڕێگریکردن لە دووگیانی ئەگەر بە شێوەیەکی تەندروست و لەلایەن ڕێنماییکردنی پزیشکەکانەوە نەکرێت بێگومان ماکی خراپی لێکەوێتەوە. جا ئێمە ئەمڕۆ بە وردی باسیەکەین کە چۆن بە شێوەیەکی دروست ئەم شتە بکرێت و بەبێ ئەوەی کە گرفتی لێ بکەوێتەوە بێگومان بە هاوکاری پسپۆڕەکەمان. ڕاستە دەستخۆش ئەلەن اینجا باس لە بابەتێکەکەین ئەویش کیسی هێلکەدانە. یەکێک لە هەواڵەکانمان سەبارەت بە کیسی هێلکەدانە. بزانین کیسی هێلکەدان چ شتێک دروست دەکاوە، چ کاریگەریەکی لەسەر خانمەکە هەیە، ئایا هیچ پەیوەندیەکی بە شەکرەوە هەیە یاخود نا. با زانیاری زیاتر وەربگرین لەم هەواڵەوە فەرموون. دوایین توێژینەوەی ئەنجومەنی پزیشکانی ئەمریکا AMA دەریخستووە نەخۆشی فرەکیسی هێلکەدان کە یەکێکە لە باوترین گرفتە هۆرمۆنیەکان لە لای خانمان تەنها نابێتە هۆی تێکچوونی سووڕی مانگانە و دواکەوتنی منداڵبوون، بەڵکو فاکتەرێکی سەرەکیە بۆ توشبوون بە شەکرەی جۆری 2 لە تەمەنێکی زوودا. توێژینەوەکە چاودێری 15,000 خانمی کردووە و ئاشکرای کردووە کە زیاتر لە 150 ئەو خانمانەی کیسی هێلکەدانیان هەیە پێش گەیشتن بە تەمەنی 40 ساڵی تووشی نەخۆشی شەکرایان قۆناغی پێش شەکرە دەبن. زانایان ڕوونی دەکەنەوە کە لە حاڵەتی کیسی هێلکەداندا جەستەی خانمەکە بەرگری بەرامبەر هۆرمۆنی ئەنسۆلین پەیدا دەکات. کاتێک ئەنسۆلین بەباشی کار ناکات، شەکر لە خوێندا کۆ دەبێتەوە و جگەر دەست دەکات بە گۆڕینی ئەو شەکرە بۆ چەوری. ئەمەش نەک تەنها دەبێتە هۆی زیادبوونی کێش، بەڵکو دەبێتە هۆی زیادبوونی هۆرمۆنی نێرینە ناسراو بە تێستۆستێرۆن کە ڕێگری لە پرۆسەی هێلکەدانان دەکات. ئەم بازنە داخراوە وا دەکات نەخۆشەکە بەردەوام هەست بە برسێتی و ماندوێتی بکات. ئامارەکان نیشانی دەدەن ئەو خانمانەی کێشیان زۆرە و کیسی هێلکەدانیان هەیە 4 جار زیاتر لە خانمانی ئاسایی ئەگەری توشبوونیان بە شەکرا هەیە. دکتۆر مارک تێری پسپۆڕی کوێرە ڕژێن و هۆرمۆنەکانە دەڵێت زۆرێک لە کچان تەنها کاتێک دێنە لای پزیشک کە دەیانەوێت هاوسەرگیری بکەن یان منداڵیان ببێت، بەڵام کیسی هێلکەدان نەخۆشیەکی جەستەیی گشتگیرە. ئەگەر کچێک مووی زیادەی دەم و چاو، زیبکەی زۆر یان تێکچوونی سووڕی مانگانەی هەبوو، پێویستە یەکسەر پشکنینی شەکرە و چەوری خوێن بکات. ئێمە دەبینین کە کیسی هێلکەدان ڕێگە بۆ گەشەسەندنی نەخۆشی شەکرە خۆش دەکات و شەکرەش مەترسی جەڵتەی دڵ لە خانماندا زیاد دەکات. توێژینەوەکە ئامۆژگاری خانمان دەکات کە کەمکردنەوەی کێش بە ڕێژەی تەنها لە 5 بۆ لە 100 دەتوانێت هاوسەنگی هۆرمۆنەکان بگەڕێنێتەوە و مەترسی شەکرە بە ڕێژەی لە 140 کەم بکاتەوە. هەروەها جەخت لەوە دەکاتەوە وەرزشی ڕۆژانە و کەمکردنەوەی کاربۆهایدرێتەکانی وەک نان و برنجی سپی چارەسەری یەکەمی ئەم کێشەیە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی، نزیکەی 116 ملیۆن خانم لە جیهاندا بەدەست نەخۆشی فرەکیسی هێلکەدانەوە دەناڵێن و زۆربەیان تەنها وەک کێشەیەکی سادەی پێست یان سووڕی مانگانە سەیری دەکەن. زۆر باشە. جا لەم هەواڵەوە کۆمەڵێک زانیاری زۆر گرنگمان دەستکەوت کە دووبارە کۆمەڵێک نەخۆشی بەیەکەوە بەستێتەوە کە ئەویش هەم نەخۆشیەکانی فرەکیسی هێلکەدانە کە ئەو خانمانەی بەدەست فرەکیسی هێلکەدان و ئەناڵێنن بەرگری ئەنسۆلین لە جەستەیان زیاکە. ئەمە ژواکات کە شەکر لەناو خوێنە بمێنێتەوە، ئەمەش چەوری کۆکاتەوە ئەبێتە هۆی قەڵەوبوون و هەروەها مەترسی توشبوون بە نەخۆشی شەکرە زیاکات.
جا وەک لە هەواڵەکەی وتیان لیندا ئەو کەسانی یاخود ئەو خانمانی ئەو کچانی کە پێش ئەوەی هاوسەرگیری بکەن گرنگ ئەوانیش چاودێری خۆیان بکەن بۆ ئەم حاڵەتە پشکنین بکەن ئەنجاجیالەوە پشتگوێنە خستنی نیشانەکان بەرمونە خانمێکمی زۆرە یاخود زیبکەی زۆری هەیە ئەمە لەوانەیە حاڵەتێک بێ لەو حاڵەتانە یاخود حاڵەتێک بە لە کیسی هێلکەدان بۆی پێویست دەکات ئەگەر بێت و هەگەر پێویستیشت نەبوو بەرمونە بەتەمای منداڵیش نەبوو یاخود زەواجیشت نەکرده بوو پێویست دەکات کە جارجارە پشکنین بکەیت بۆ ئەوەی کە بزانیت کیس هێلکەدانت هەیە یاخود هێلکەدانەکانت تا دروستن یاخود نا زۆر ڕاستەجا هەواڵێکی ترمان ئامادەیە لەسەر جۆرێک لە بەکتریا کە ئەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشە سێکسیەکان با بێکەوە بچینە لای ئەم هەواڵە. راپۆرتێکی نوێی سەنتەری ڕێگریکردن لە نەخۆشیەکان لە ئەمریکا ناسراو بە CDC هۆشداری دەدات لە زیادبوونی حاڵەتەکانی هەوکردنی بەکتریای سوپەر گۆنۆریا کە لە نێو خەڵکیدا بە نەخۆشی سوزەنەک ناسراوە ئەو بەکتریای دەبێتەوەی حاڵەتەکە ئەو بەکتریا دەبێتە هۆی حاڵەتە بەرگریەکی سەرسوڕهێنەری بەرامبەر زۆربەی دژە بەکتریاکان کە پێشتر وەک چارەسەری سەرەکی بەکاردات. ئەم توێژینەوەیە ئاماژە بەوە دەکات کە لە هەندێک ناوچەی جیهاندا چارەسەرە تەقلیدیەکان تەنها لە 150 حاڵەت لە حاڵەتەکاندا کار دەکەن. ئەمەش مەترسیەکی گەورەیە بۆ سەر تەندروستی گشتی و بەتایبەت تەندروستی زاوزێ. زانایان ڕوونی دەکەنەوە کە تیرە جیاوازەکانی بەکتریای نیسیریا گۆنۆریا لە ڕێگەی پەیوەندی سێکسیەوە دەگوازرێنەوە و ئەم بەکتریانە توانایەکی زۆریان هەیە بۆ گۆڕینی پێکاتی جیناتی خۆیان بۆ ئەوەی لە دەست دەرمانەکان ڕزگاریان بێت. هەڵبەتە ئەگەر ئەم نەخۆشیە بەباشی چارەسەر نەکرێت لە خانماندا دەبێتە هۆی هەوکردنی توند کە دەکرێت ببێتە هۆی تێکچوونی بۆریەکانی منداڵدان و نەزۆکی هەمیشەیی و لە پیاوانیشدا دەبێتە هۆی ئازارێکی زۆر و کێشەی میزکردن. گەورەترین کێشە ئەوەیە کە زۆرێک لە توش بووان بە تایبەت خانمان هیچ نیشانەیەکیان تێدا دەرناکەوێت. ئەمە ژوا دەکات بە بێدەنگی نەخۆشیەکە بگوازنەوە بۆ هاوسەرەکەیان. دکتۆر لیام سمیس پسپۆڕی نەخۆشیە گواستراوەکانە و دەڵێت ئێمە خەریکە ئەو چاکانە لە دەست دەدەین کە بەرامبەر ئەو بەکتریانە هەمان بوو. ئەم نەخۆشیە ئێستا تەنها نەخۆشیەکی سادە نییە کە بە یەک دەرزی چارەسەر بێت. بەکارهێنانی دەرمان بە شێوەیەکی حەڕەمەکی و بێپشکنین وای کردووە بەکتریاکە بەهێزتر بێت. گرنگترین خاڵ بۆ هاوسەران ئەوەیە کە لە کاتی دەرکەوتنی هەر نیشانەیەکی نەخۆشیەکە کۆندۆم بەکاربهێن و هەر کاتێک دەدراوی نائاسایی یان سوتانەوە لە کاتی میزکردندا هەست پێکرا ڕاستەوخۆ سەردانی پزیشکی پسپۆر بکرێت. ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەری دەخەن کە ساڵانە زیاتر لە 82 ملیۆن حاڵەتی نوێی سوزەنەک لە جیهاندا تۆمار دەکرێت. توێژینەوەکە جەخت دەکاتەوە لەوەی پشکنینی ساڵانە بۆ ئەو کەسانەی لە ڕووی سێکسیەوە چالاکن زۆر پێویستە. ڕێکخراوی تەندروستی جیهانی بودجەیەکی تایبەتی تەرخان کردووە بۆ دۆزینەوەی ڤاکسینێک دژی ئەم بەکتریایە چونکە پەرسەندنی بەرگری دەرمانی خەریکە ئەم نەخۆشیە دەکاتەوە بە نەخۆشیەکی بێچارەسەر وەک سەردەمی پێش دۆزینەوەی پەنسلین. بەڵێ ئازیزان جا وەکۆی کە باسمان کرد باسی تەندروستی خانمانەکەین بێگومان خانمان کاتێکە ئارەزوەکەن ڕێگری بکەن لە دووژیانی کۆمەڵێک حەب بەکارێنن ئەویش کاریگەریە کاتە سەر تەندروستیان ئەگەر بێت و بە شێوەیەکی زۆر بەکار بهێنرێت و ڕۆژانە بێ بێگومان بۆی ئەوە ڕێگەیەکی زۆر تەندروست نییە لەبەرەوەی واکە کە هۆرمۆنەکانمان تێک بچێ جا کاتێکە هۆرمۆنەکان تێکەچێ تەواوی جەستە هەم لە ڕووی دەرونیشەوە هەم لە ڕووی جەستەیەوە فەرمانەکانی ئەشێوێت و تێک ئەچێت ئەلەند. زۆر ڕاستە لیندا جا هەواڵێکی ترمان هەیە لەسەر بابەتێکی تر ئەویش بابەتی خوێنمەینە. بابزانین بابەتی خوێنمەین چۆن ئەبەسترێتەوە بە باسوخواسی ئەمڕۆمان فەرموون بۆم هەواڵە. توێژینەوەیکی بەرفراوان کە لە زانکۆی ئۆکسفۆرد ئەنجام درا و زانیاری لەسەر زیاتر لە 200,000 خانم کۆ کردوتەوە تیشک دەخاتە سەریەشێک لە باوترین بابەتەکانی تەندروستی خانمان. ئەویش کاریگەری درێژخایەنەکانی ئەو حەبانەی تایبەت بە ڕێگریکردن لە دووجانیە کە دوو مادە لە خۆ دەگرن.
ئەم توێژینەوەیە دەری خستووە کە هەرچەندە ئەم حەبانە زۆر کاران بەڵام مەترسی دروستبوونی خوێنمەین لە قاچەکاندا DVT بە ڕێژەیەکی زیاد دەکەن کە پێویستە خانمان لێی ئاگادار بن بەتایبەت ئەو خانمانەی کە جگەرە دەکێشن یان کێشیان زۆرە. زانایان ڕوونی دەکەنەوە هۆرمۆنی ئیسترۆجین کە لەم حەبانەدا هەیە دەبێتە هۆی زیادبوونی بەرهەمێنانی هەندێک پرۆتین لە جگەردا کە بەرپرسن لە خوێنمەین ئەمە ژوا دەکات خوێن کەمێک خەستر ببێتەوە. بە گوێرەی ئامارەکانی توێژینەوەکە لە هەر 10,000 خانمێکدا کە حەبی ڕێگری لە دووگیانی بەکاردێنن بە دیاریکراوی ئەو حەبانە 2 مادە لە خۆ دەگرن. ساڵانە نزیکەی 5 بۆ 7 تووشی کێشەی خوێنمەین دەبن. لە بەرامبەریشدا توێژینەوە کە سوودێکی گەورەی دۆزیوەتەوە ئەویش ئەوەیە کە ئەو خانمانی بۆ ماوەی زیاتر لە 5 ساڵ حەبەکەیان بەکارهێناوە مەترسی توشبوونیان بە شێرپەنجەی هێلکەدان و شێرپەنجەی ناوپۆشی منداڵدان بە ڕێژەی لە 150 کەم بۆتەوە و ئەم پاراستنە تەنانەت دوای وەسانی حەبەکەش بۆ ماوەی 10 ساڵ بەردەوام دەبێت. دکتۆرە کاترین هێندەرسۆن پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و منداڵبوونەوە دەڵێت پێویستە خانمان نەترسن بەڵام دەبێت هۆشیار بن. حەبی ڕێگری لە سکپڕی یەکێکە لە سەلامەترین دەرمانەکان بەڵام بۆ خانمێک کە تەمەنی سەر و 35 ساڵ و جگەرە دەکێشێت مەترسی جەڵدەی بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکات. ئێمە هەمیشە ئامۆژگاری خانمان دەکەین کە پێش دەستپێکردنی هەر جۆرە حەبێک فشاری خوێن بپێورێت چونکە بەرزە فشاری خوێن لەگەڵ حەبی ڕێگریکردن لە دووگیانی وەک بۆمبێک وایە بۆ کە ئەندامی سووران. توێژینەوەکە جەخت دەکاتەوە لەوەی پشکنینی پێشوەختە بۆ فاکتەرە بۆماوەیەکانی خوێنمەین و پاراستنی کێش لە سنوورێکی تەندروست دەتوانێت مەترسیەکان بە ڕێژەی لە 170 کەم بکاتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوە دەکات کە زیاتر لە 150 ملیۆن خانم لە جیهاندا حەبی ڕێگریکردن لە دووگیانی بەکاردێنن. هەر بۆیە بوونی هۆشیاری دەربارەی نیشانەکانی وەک ئازاری قاچ یان تەنگەنەفەسی لە کاتی بەکارهێنانی حەبەکەدا زۆر گرنگە بۆ ڕێگری لە هەر کارەساتێکی تەندروستی. زۆر باشە یەشێک لە ماکەکانی بەکارهێنانی ئەم حەبانە خوێنمەینە کە خوێنمەین یەشێکە لە گرفتە تەندروستیەکان و کۆمەڵێک حاڵەتی خراپ بە دوای خۆیان هێنێت جا وەک لە هەواڵەکەی ئاماژەمان پێیە ئەم حەبانە جۆرە پرۆتینێک لە جگەرە زیاکەن کە بەرپرسن لە خوێنمەین بۆیە ئەو کەسانی کە ئەو خانمانی کە ئەم جۆرە حەبە بەکارێنن پێویستە ئەو جۆرە پشکنینانە بکەن کە تایبەتە بە خوێنمەین تاوەکو ئاگاداری ئەو حاڵەتە بن و بە تایبەتی لە ناویانە ئەو خانمانی کە جگەرە کێشن بابەتە دووکەڵەکان زۆر بەکارێنن بۆی کە لە داهاتوە گرفتی تەندروستیان بۆ دروست نەکات. ڕاستە بێگومان ئەنجاوەکەوەی کە لە هەواڵەکەیە باسمان کرد ئەو خانمانەی کە ئەم حەبانە بەکارهێنن پێویستە کە بەرزە فشاری خوێنیان بگیرێت پێش ئەوە بۆ ئەوەی کە دڵنیابینەوە لەوەی کە خانمەکە سەلامەتە لە بەرەوەک لە هەواڵەکە باسمان کرد ئەم دووشتە بێکەوە بەریەکەکەون هەم حەبەکە هەم ئەگەر بێت و بەرزە فشاری خوێن لە ئاستێکی ئاساییانە بێ ئەمە شواکە کەسەکە ژیانی بکەوێتە مەترسیەوە بێ پێویستە کات ئاگاداری ئەو خاڵە بێ. ئەنجا جیالەوە بە ئێمە باسیەوەکەین کە چۆن ڕێگری لە دووژیانی ئەکرێت بە نمونە باسی حەبەکانەکەین چۆن خانمان بەکاری ئەهێنن با باسێکی دووگیانیش بکەین هەواڵێکمان ئامادەیە سەبارەت بە دووژیانی بۆ ئەوەی کە زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بە دووژیانی فەرمون باچین بۆ لای ئەم هەواڵە. توێژینەوەیەکی زانکۆی کارۆلینای باشوور باس لە گۆڕانکاریێکی گەورە لە پیشەسازی دەرمانی ڕێگری لە دووگیانی دەکات. دوای ساڵانێکی زۆر لە بەکارهێنانی حەبە تێکەڵاوەکانی ئیسترۆجین و پرۆجسترۆن ئێستا جەخت دەکرێتەوە سەر حەبە نوێیەکان کە تەنها مادەی پرۆجسترۆن لە خۆ دەگرن. توێژینەوەیەکی نوێی زانکۆی کارۆلینای باشوور کە لەسەر 50,000 خانم ئەنجام درراوە دەری خستووە کە ئەو نەوە نوێی حەبەکان بە هەمان ڕادەی حەبە کۆنەکان کاران بەڵام مەترسی جەڵتەی خوێن و بەرزبوونەوەی فشاری خوێنیان تێدا نییە. زانایان ڕوونی دەکەنەوە زۆربەی کاریگەرە نەرێنەکانی حەبی ڕێگریکردن لە دووجانی لەوانەش سەر ئێشەی توند دڵتێکەڵاتن و خوێنمەین بەهۆی هۆرمۆنی ئیسترۆجینەوە بووە
بەڵام حەبە نوێیەکانی وەک درۆسپیرینۆن کە تەنها پرۆژسترۆنی تێدایە کار دەکەنە سەر زیادکردنی دەردراوەکانی ملی منداڵدان و ڕێگری لە گەیشتنی سپێرم بەهێلکە دەکەن بێ ئەوەی دەستکاری سیستەمی خوێن بکەن. ئەمە ژوا دەکات ئەم حەبانە بۆ ئەو خانمانەی کە شیری خۆیان دەدەن بە کۆرپەلە یان ئەوانی کێشەی دڵ و فشاری خوێنیان هەیە ببێتە باشترین بژاردە. دکتۆرە ئەلیزابێت ڕایان توێژەر لە بواری دەرماندا دەڵێت ئێمە دەچینە لەناو سەردەمێکی نوێوە کە تێیدا حەبی ڕێگری تەنها بۆ ڕێگریکردن لە دووگیانی نییە بەڵکو بۆ پاراستنی تەندروستیە. کەمترین کاریگەریان لەسەر باری دەرونی و کێشی خانمان هەیە. زۆرێک لە خانمان بەهۆی ترس لە زیادبوونی کێش یان تێکچوونی لایانی دەرونی حەب بەکار نەهێنن، بەڵام تەکنۆلۆژیای نوێی دەرمان ئەو کێشانە بەڕێژەی لە 180 چارەسەر کردووە. گەورەترین سوودی ئەم حەبە نوێیانە ئەوەیە کە ئەگەر خانمەکە چەند سەعاتێکیش لە کاتی خواردنی دوا بکەوێت هێشتا کاریگەریەکەی لەدەست نادات. بەپێی ئامارەکان تەنها لە ساڵی ڕابردوودا بەکارهێنانی ئەم جۆرە حەبە نوێیانە لە ئەوروپا و ئەمریکا بە ڕێژەی لە 140 زیادی کردووە. توێژینەوەکە جەخت دەکاتەوە لەوەی هەموو خانمێک پێویستی بە جۆرێکی تایبەت لە حەب هەیە و نابێت حەبێک بەکار بهێنێت تەنها لەبەر ئەوەی بۆ هاوڕێیەکی باش بووە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامانجێتی تا ساڵی 2030 ئەم جۆرە حەبە سەلامەتانە بگاتە دەستی خانمان لە وڵاتە هەژارەکانیش بۆ ئەوەی ڕێژەی مردنی دایکان بەهۆی دووجانی بێپلان و ناتەندروست کەم بکرێتەوە. کەواتە ئازیزان بەو شێوەیە پێویستەکە ئاگامان لە تەندروستی خۆمان بێ و خانمان ئاگایان لە تەندروستی خۆیان بێ لە بەکارهێنانی حەبەکانە و خۆشبەختانە وەکۆی لە هەواڵەکانە باسمان کرد ئێستا تەکنۆلۆژیا زۆر باش پێشکەوتووە و حەبی زۆر باشتر لە جاران هاتوون بۆ ئەوەی کە کاریگەری خراپ نەکاتە سەر دەرونی خانمەکە و کاریگەری نەکاتە سەر جەستەی خانمەکە بە هەمان شێوە. ئەلەن اینجا جیالەوە ئەلەن کۆمەڵێک ئامارمان هەیە باسی ئامارەکانەکەین. بزانم ئامارەکان چیمان پێڵێ ژمارەی ئەو خانمانەی کە بۆ دووژیانی گونجاون یاخود لە تەمەنێکی گونجاوی دووژیانیان 2 ملیار خانمە واتە 2 ملیار خانم لە تەمەنێکی گونجاوان بۆ دووژیانی. ژمارەی ئەو خانمانەی کە ڕێگری لە دووژیانیەکەن واتە نایەنەوێ مناڵیان هەبێت 1.1 ملیار خانمە واتە لەو 2 ملیار خانمەی کە توانای دووژیانبوونیان هەیە 1.1 ملیار خانمیان نایەنەوێت مناڵیان هەبێت. ژمارەی خانمان کە میتۆدی زانستی پەیڕەو دەکەن 874 ملیۆن خانمە کە بە شێوەی زانستی یاخود میتۆدی زانستی پەیڕەوەکەن کەمەش تا ڕادەیەک ڕێژەیەکی بەرزە بەڵام لە چاو ئەو 2 ملیار خانمە ئەکرێ بڵێن کە ئەتوانین زیاتری بکەین بۆ ئەوەی کە زیاتر ئاگامان لە تەندروستی خۆمان بێ و خانمەکە زیاتر ئاگای لە تەندروستی خۆی بێ زیاتر ئاگای لە تەندروستی دەرونی خۆی بێت چونکە بێگومان کاتێک دەرونی خانمەکە هاوسەنگە بێگومان ئەوەش واکات کە خێزانەکە هاوسەنگ بێ و لەگەڵ یا ئەو مناڵە تازەشی کەیتە خێزانەکەەوە دەرونێکی ئاسوودەی هەبێت. ڕاستە بێگومان جا ئێمەش ئامانجی ئەم جۆرە بەرنامانە بێگومان ئەوەیە کە ئەو بەشەی کە لەسەر میتۆدە زانستیەکان ناڕۆن بچنە سەر میتۆدە زانستیەکان و بێگومان ئەمە لە بەرژەوەندی هەموو لایەکە. جا لەم وێنەیە کۆمەڵێک میتۆدی زانستی باسەکەین بۆ ڕێگریکردن لە دووژانی ئەکرێت خانمان هەر یەکێک لەمانە بەکار بهێنن بەڵام بێگومان بە ڕاوێژی ئەو پزیشکەی کە تایبەتە بە پسپۆڕیەکە و کەەوە دواتر لەگەڵ میوانەکەمانە زیاتر باسیەکەین. میتۆدی یەکەمان وەک ئاشکرایە کە باوترینیانە بەکارهێنانی حەبە وەکو پێشووتر لە هەواڵەکانە باسمان کرد. خۆشبەختانە ئێستا داهێنانی نوێ هەیە لە حەبەکانە کە کەمترین زیانی لاوەشی هەبێت لە کاتی بەکارهێنانە. میتۆدی دووەمان بەکارهێنانی کۆندۆمە بێگومان ئەمەش هەم
بۆ ڕێگریکردن لە دووجانی و هەم بۆ ڕێگریکردن لە گواستنەوەی هەندێک ڤایرۆسیش سوودی لێبینرێ و لەگەڵ ئەوەشا دەرزی جا ئەوەی کە جێگەی سەرنجە ئەم دەرزیانە بەگشتی هۆرمۆنی پرۆجسترۆنیان تایە کە پێشووتر لیندا لە هەواڵەکەی باسمان کرد بەشێک لە زیانە لاوەشیەکان لە کاتی ڕێگریکردن لە دووجانیا بەهۆی ئەوە بووە کە حەبەکان مادەی ئیسترۆجینی هۆرمۆنی ئیسترۆجینیان لە جەسەیە زیاد کردووە بەڵام ئەم دەرزیانە کە بەکارێت هۆرمۆنی پرۆجسترۆنیان تایە کە ئەمە زیانی لاوەکی زۆر کەمترە بە بەراورد بە ئیسترۆجین و چیلکەی هۆرمۆنی و ئامێری ئایودی ئەوەی کە جێگەی سەرنجە ئامێری ئایودی میکانیزمێکە کە ڕێگریەکە لە دووجانی بەبێ ئەوەی کە گۆڕانکاری لە بایۆلۆژی جەستەیە بکات یاخود هۆرمۆن و ئەو بابەتانە گۆڕانکاری بەسەرا بێت ئەمیش ئەوەی لە ڕێگەی خستە ناوەی ئامێرێک بۆ ناو منداڵدانی ئافرەتەکە بەو شێوەیە ڕێگریەکە لەوەی کە تۆوی پیاوەکە و هێلکەی ئافرەتەکە یەک بگرن و بەم جۆرە ڕێگریەکە لە دووجانی جا بەگشتی تەوەری یەکەمان تەواو بوو لەگەڵمانە بمێننەوە تەوەری دووەممان لەگەڵ میوانێکی پسپۆڕی تایبەت بۆ ئەوەی کە بە ورد و درشتی ئەم بابەتانە باس بکەین وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕینەوە لاتە. دووبارە سڵاو ئازیزانم اینجا بۆ ئەوەی بەورتر سەبارەت بە بابەتەکەمان بدوین میوانداری زۆر بەڕێز دکتۆر شەم ئەحمەد پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونمان کردووە دکتۆر بەخێر بیت چۆنیت بژیت دکتۆر زۆر پێمان بڵێیت ئایا ڕێگری یاخود ئەو حەبان ئێستا بەکارێت بۆ ڕێگریکردن لە دووجانی سود و زیانەکانی چین؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی ڕێگریکردن لە دووگیانی چەند سوودێکی هەیە بۆ نمونە ئەگەر خانمەکە بێوێت پلانێک دانێ بۆ خێزانەکەی کە چەند مناڵیان ببێ ماوەی بینی مناڵەکان چەند بێ ئەمە یەکێکە لەو سوودانی کە لە هەموو ڕێگاکانی ڕێگریکردن لە دووگیانیەوە دەستمانەکەوێت یاخود ئەگەر هاتوو خانمەکە بارودۆخێکی تایبەتی تەندروستی هەبوو کە نابێت لەو کاتەدا دووگیان ببێت ئەمەش دیسانەوە سوودێکی ڕێگریکردن لە دووگیانیە لەگەڵ چەند بارودۆخێکی تر کە ئەمەش بە پێی شێوازی ژیانکردنی خاتوونەکە لەگەڵ تەندروستی و باری خێزانیا دیاری ئەکرێت دوای ئەوەی کەڕاوێژ بە زیانەکانی دکتۆر زیانەکانی ئەکەوێت و سەر ئەو جۆری ڕێگریکردنی کە خاتوونەکە بەکاری ئەهێنێت چونکە لە هەنێک کاتە هەنێ ڕێگای ڕێگریکردن لە دووگیانی هەیە کە زیانێکی تەندروستی ئەو توی نییە بەڵام لاوانەیەکێ لە زیانەکانی ئەوە بێ ڕێگاکە با بڵێن ئەگەری شکستێنانی زۆرە بۆ نمونە لەوانەیە دووگیانی ڕووبات کە لەم کاتەدا ئەمەش بۆ زیانێک وەکو زیانێک حسابەکرێت بۆ خاتوونەکە چونکە ئەو کاتە ئەم ڕێگای بەکارێنێ یاخود ئەم مێتۆدە بەکارێنێ بۆی ڕێگری لە دووگیانی بکە بەڵام کە هاتوو ڕێگایەک یاخود مێتۆدێکی گونجایی بەکار نەهێنا بۆیە هۆی دووگیانی ئەمە یەکێکە لە مەترسیەکان مەترسێکی تر ئەوەیە هەنێک کات بەکارهێنانی هەنێک جۆر لە ڕێگریکردن لە دووگیانی ئەبێتە هۆی چەند حاڵەتێکی تەندروستی بۆ نمونە خوێنمەین بۆ نمونە ئەبێتە هۆی کۆنتترۆل نەکردنی چەند نەخۆشیێک لە خانمەکەدا ئەگەر مێتۆدی گونجاو بەکار بهێنرێ بەگشتی و دوای ڕاوێژ لەگەڵ پزیشکی تایبەتە ئەتوانم بڵێم ئەم مەترسیانە ئەکرێ کەم بکرێتەوەوانێ بەڵام هەچ ڕێگایەک بەکار بهێنرێ کە بۆ نمونە سروشتی نەبێت یاخود مادێکی دروستکراوی تیا بەکار بهێنرێت بە تەکید زیانی هەر ئەبێت ڕاستە دەستخۆش دکتۆرە جایشێک لە میتۆدەکان بەکارهێنانی هەباگەر هاوکارانم وێنەکەمان بۆ بێنە سەر شاشەکە بۆی سێرێکی ئامارەکان بکەین کە حەبی ڕێگریکردن لە دووجانی چۆن بەکارهێنرێت بەپێی ئەو ڕێژەی کە ئێمە بە دوایە چوین ڕێژەی سەرکەوتن ئەگەر بە شێوەیەکی ڕاست و دروست بەکاربێنرێ ئەوتێ لە سایانەوە نوێە و نزیکەی 150 بۆ 200 میلیۆن خانم بەم جۆرە بەکارهێنن جا دکتۆر ئەمە ئەوە پرسم کە بەکارهێنانی ڕاست و دروستی حەبی ڕێگریکردن لە دووجانی چۆنە؟ بەڵێ ڕێگریکردن لە دووگیانی لە ڕێگای بەکارهێنانی حەبوویەکێکە لە ڕێگا کاریگەرەکان بۆ لەبەرەوەی ئێمە ئەگەر بمانەوێت ڕێگایەکی یاخود مێتۆدێکی کاریگەر هەڵبژێرین بۆ هەر خاتوونێک ئەبێت چەند خاڵێکی تیاابێ بۆ نمونە ئەگەرمانێ مێتۆدێکی ئایدیال و نمونەییمان هەبێت ئەبێ ئەم مێتۆدەی کە بەکارهێنین سەلامەت بێ بۆ خاتوونەکە هەرزان بێت بەردەست بێت بەکارهێنانی ئاسان بێت پێویستی بە چاودێری پزیشکی زۆر نەبێت یەکێک لەو ڕێگەیانش مێتۆدی بەکارهێنانی حەبە چونکە لە
لەلایەن خانمەکەەوە بەکارێت هیچ پرۆسیجرێکی با بڵین پزیشکیتیان نییە تەنها ئەوە نەبێ ڕایش بە پزیشکەکەت ئەەکەیت و حەبێکی گونجاوت بۆ هەڵ ئەبژێرە خۆت لە ماڵەوە بەکاری ئەهێنی بەڵام زۆر جار خاتونەکان بەهۆی سەرقاڵیانەوە بە ئیشەوە یا بەشتۆ بیریان ئەچێ لە کاتی دیاریکراودا حەبەکە بەکاربێنە مێکێکە لە غەڵەت یاخود هەڵە بەکارهێنانەکان کەوەی لە کاتی خۆیان بەکاری ناهێنن چکە زانین ئەمە هۆرمۆنە بەپێی بڵین سووڕی کاتەکان لە لەشی خانتونەکە ئیش ئەکات باشتر وایە ئەگەر حەبی دووگیانی بەکارهات ڕایش بە پزیشک بکرێت بۆی بە دووربین لە بەکارهێنانی هەڵە دوو لە کاتی خۆیان بەپێی ئەو ڕێگایی کە پزیشکەکەمان بۆی دیاری کردوین بەکاری بهێنین و گونجاو بێ لەگەڵ باری تەندروستیە کەواتە لەمەوە چیمان بۆ دەرەکەوێت حەبی ڕێگریکردن لە دووگیانی ناکرێتەوە هەر لە بڵین دەرمانخانەیەک بچی بڵێ حەبێکی ڕێگریکردن لە دووگیانی بنێ و بەکاری بهێنی چونکە پزیشکی دەرمانساز لەوانەیە نەتوانێت ئەو حەبی کە گونجاوە بۆ تەندروستی تۆ بۆ تەمەنی تۆ بۆ بارودۆخ بۆ شێوازی ژانکردنی تۆ بە گونجاوی بۆت دیاری بکات لەبەرەوە باشتر وایە ڕاوێژ بە پزیشکەکەت بکەیت. دەستخۆش دکتۆرکەوە کە ناتوانن خۆیان حەبەکە بکڕن چ ڕێگریەک ئاوا بەو شێوەیە ئاسانترە بۆ کەسەکە کاریگەری ناکاتە سەر هۆرمۆنەکانی بۆی کە بەکاری بێنێ کە ڕێگری بکات لە دووگیانی پانجۆرەکانی ڕێگریکردن لە دووگیانی زۆرە دوو ڕێگەی سەرەکیمان هەیەکێکیان ئەوەیە کە پێچوانە ناکرێتەوە هەمیشەیە و بۆ خێزانانن کە بڕیاری ئەویان ناو کە خێزانەکان تەواو کردو و پێویستیان بە دووگیانی تر نییە ڕێگای دۆمیان ئەو ڕێگانن کە پێچوانە ئەکرێنەوە ئەمیش دیسانە و چەند جۆرێکی هەیە جۆری باریەرمان هەیە کەوکو بربەستێک بەکارەهێنرێ ڕێگری ئەکا لە تۆوی پیاوەکە کە بگا بە هێلکە لەشی خانمەکەیە ڕێگەی دووەممان لە ڕێگەی حەبەوە بکە باسمان کرد هۆرمۆنیەکان ڕێگریە هۆرمۆنیەکان لە ڕێگەی دەرزی و لەگەڵ ئەمەی کە پێی ئەڵێن لەولەبی قۆڵی پێ ئەڵێن لە ناو خانمانەوا باوە ڕێگەی سێمیشمان بۆ خانمانی کە بیریان ئەچێت ناتوانن حەبەکان لە کاتی خۆیان وەرگرن یاخود بارودۆخێکی تەندروستیان هەیە بەڕای من ئێمە ڕێگریمان هەیە لە ڕێگەی ئامێری IUD و ئینترایوتراین دیڤایس کە ئەمە چەند تایبەتمەندیەکی تایە وەکو لە سەرەتاوە باسمان کرد بۆ ئەوەی کە ڕێگایەکی ئایدیال هەڵبژێری بێت چەند خاڵێکە هەبێ ئایودیەکێکە لەو ڕێگانی کە چەند خاڵێکی تایبەتی تایە بۆ نمونە ئەم ئامێرە ڕاستە لەلایەن پزیشکۆدا ئەنرێ بەڵام چاودێری ڕۆژانەی ناوێت لە بیرچوونی نییە و هیچ مادەیەکی هۆرمۆنی یاخود کیمیایی دەرنایەتە ناو لەشەوە لۆکەڵ ئیشەکە لە ناو مناڵانی خاتوونەکەیە و لەگەڵ ئەوەشدا بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەتوانێت خاتوونەکە بەکاری بێنێ پێچەوانش ئەکرێتەوە بەلابردنی لەلایەن پزیشکەوە بەڵام ئەوەی کە گرنگە بۆ نمونە گەر خاتوونێک بێت تا 5 ساڵ تا 6 ساڵ هەنێ براند هەیە تا 7 ساڵیش ئەتوانێت لە ناو مناڵانی خاتوونەکە بمێنێتەوە ئەمە ڕێگایەکی نمونەیە بۆ طبعاً ئەگەر لەلایەن پزیشکۆ بێت دیاری بکرێت کە ئایا گونجاوە بو ئەم خاتوونەیان ناچکە هەنێک خاتون هەیە ئەم ئامێرە بۆیان گونجاونێ بەتایبەتی ئەوانی کە بۆ نمونە خوێنبەربوونی ناڕێکی مناڵانیان هەیە ئەو کەسانی کە هەر لە زگماکەوە کێشەی با بڵین ناڕێکی مناڵانیان هەیە لەگەڵ ئەو خاتونانی کە پێویستەکە لە ڕێگەی حەبەوە ڕێگری بکەن لە دووگیانیەکان. دەستۆرە باشە بەگشتی باسی نەخۆشیشەکە ویستم ئەو پرسیارە بکەم کە چۆن هەڵیەبژێرن کە چ ڕێگەیەک گونجاوترینە بۆ خانمەکە. بەڵێ وەکو لە ئەوڵەوە باسم کرد شێوازی ژیانکردنی خاتوونەکە بۆ نمونە ئایا ئەم خاتوونە کێشی چەنە خواردنی تەندروستە جوڵەی باشە ئایا جگەرە کێشە یاخودنا ئەمە لەگەڵ تەمەنی خاتوونەکە تەندروستی بە شێوەیەکی گشتی چونکە ئێمە هەنێک نەخۆشی درێژخایەن و هەنێک نەخۆشی بڵین زگماکمان هەیە کە خاتوونەکە ناتوانێت بۆ نمونە حەبی ڕێگریکردن بەکاربێنن بۆ نمونە یا وەکو باسمان کرد لە ئامێری ئایودیا هەنێک خاتون هەیە نەخۆشی با بڵین ناڕێکی زگماکیان هەیە لە بەناڵانیانە ناتوانین ئایودیان بۆ دابنین لەبەرەوە شێوازی ژیانکردنی خاتوونەکە باری خێزانی ئایا ئەم ئافرەتە ئەوێ بۆ چەندێک ڕێگری لە دووگیانیەکە بکە و ئایا تەندروستی خاتوونەکە تەمەنی ئەم خاڵانە بەگشتی یارمەتیدەری پزیشکەکەن لەگەڵ حەز و توانای خاتوونەکە بۆ بەکارهێنانی ڕێگریەکە ئەمانە هەمووی فاکتەرن بۆ هەڵبژاردننی ڕێگای دروست بۆ ڕێگریکردن. دەستخۆش دکتۆر لە چه حاڵەتێکە پێویستەکە ینی
بە دڵنیاییەوە ڕێگری لە دووگیانی بگرێت لە خانمەکەیە. چ نەخۆشیێک هەیە کە پێویستەکە ئێوە بۆ خانمەکەی دائەنێن ئەڵێن بە هیچ شێوەیەک نابێت دووگیان بی و ڕێگری تایبەتی بۆ دائەنێن. حاڵەتەکان بەڕاستی زۆرن هەنی حاڵەتمان هەیە ئەو خاتونانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بۆ نمونە نەخۆشی دڵیان هەیە عەجزی دڵیان هەیە بۆ نمونە ئەوانی کە نەخۆشی گورچیلیان هەیە و لە با بڵێن لە قۆناغێکی پێشکەوتوان مەسەرەن دەرەجە 4 5 ئەمانە کە کرۆنیک ڕینەڵ دیزیزیان پێوترێ کیدنی دیزیز ئەمانە ناتوانن دووگیان ببن بە گشتی با بڵێن ئەو حاڵەتانی کە مەترسی ئەبێ بۆ دایکەکە و کۆرپەلە لە کاتی دووگیانیدا ئەبێت بە شێوەیەکی حتمی ڕێگری لە دووگیانی بکرێ. حاڵەتی ترمان هەیە وەکو حاڵەتانی کە نەخۆشی ئەو نەخۆشانن کە کار لە سیستمی بەرگری خانمەکە ئەکەن بۆ نمونە ئۆتۆ ئیمین دیزیزەکان سیستمیک لوپەس ئەریدیماتۆسیسمان هەیە لەگەڵ چەند نەخۆشیێکی تر کە نەخۆشی درێژخایەن و دووگیانی ئەبێت هۆی مەترسی بۆ دایک و کۆرپەلەکە. لەم حاڵەتانەیە باشتر وایە کە دایکەکە ڕێگری لە دووگیانی بکە هەتا وەکو نەخۆشەکەی کۆنتترۆل ئەبێت یاخود هەتاوەکو با بڵێن قۆناغی نەخۆشیەکەی کەم ئەبێتەوە بۆ نمونە ئەو خاتونانی کە دووچاری نەخۆشی شێرپەنجە ئەبنەوە لەسەر عیلاجی بۆ نمونە کیمیایی یاخود تیشکن ئەمانە هەمووی زەرری هەیە بۆ کۆرپەلەکە لەبەرەوە باشتر وایە لەم کاتانەیە هەتا عیلاجەکانیان تەواوە بێ هەتا نەخۆشەکان قۆناغ و ئاستەکەی کەم ئەکرێتەوانێ باشتر وایە ڕێگری لە دووگیانی بکەن. زۆر باشە دکتۆرە. باشە دکتۆرەوە گەزانی حەبەکان کە بۆ ڕێگریکردن لە دووجانی بەکارێنرێن هۆرمۆنین جا ئەگەر بۆ ماوەیەکی زۆر و درێژخایەن بەکاربێنرێت ئەکرێ بێتە هۆی تێکچوونی هۆرمۆن یاخود تێکچوونی سووری مانگانە؟ بەگشتی لەبەروی ئەم هۆرمۆنانە دەستکردن و لە دەرەوەی جەستەوە وەری ئەگرین بە دڵنیاییەوە چەند زیانێکی لاوەکی هەیە لەسەر جەستە و لەسەر سووری مانگانەی خاتونەکان و بەپێی تەمەنیش ئێمە جاری وا هەیە خاتونێک هەیەت ئەڵێ من 10 ساڵە ئەم حەبە بەکارێنم زۆر باشە و زۆر پێم کەوتەوە بەڵام ئەبینی ئەو کاتێک ئەم حەبەی بەکارهێناوە کە تەمەنی لە 20ەکان یاخود لە 30ەکانە بووە ئێستا کە هاتۆتە لای ئێمە تەمەنی سەر و چلەکانە مەجبورین ئێمە ئەم حەبەی بۆ بگۆڕین بۆ ئەوی زیانەکانی کەمکەینەوە بەپی تەمەنەکەی لەبەرەوە بەڵێ بە تەکید زیانی لاوەکی هەر ئەبێت کاتە ینی بەپی تەمەن بۆی ئەگۆڕن حەچ حەبێک بەکارێنێ. بەڵێ لەبەرەوەی ئێمە باسمان کرد بە گشتی دوو جۆرمان هەیە ئەو جۆرانی کە تەنها پرۆجستینیان تایە پرۆجسترۆنی دەستکردە و ئەو جۆرانی کە ئیسترۆژین و پرۆجسترۆنیان تایە لەو حاڵەتانەی کە خاتونەکان تەمەنیان بەرەو هەڵقشان ئەچێ و نزیک لێچوونەوە لە سووری مانانە ئەبن باشتر وایە ئەو حەبانیان بۆ بەکاربێنین کە تەنها پرۆجسترۆنی تایە بۆ لەبروی لەگەڵ تەمەنا خوێنمەین و کێشەکانی دڵ و ئەو جۆرە نەخۆشیانە زیاکە ئێمەش ئەبێ لە ڕێگەی حەبەکانەوە یارمەتی دەریان بین کە حاڵەتەکانیان زیاتر نەکەین خوێنمەینیان بۆ زیانەکەین ئەبێ گۆڕانکاری لە حەبەکانە بکرێ بەڵێ بە دڵنیاییەوە بەڵام بەداخەوە زۆربەی کات لە بەروی خاتونەکان بەبێ ڕاوێژی پزیشک ئەم حەبانە بەکار ئەهێنن لەوانەیە بۆ کاتێکی زۆر بەکارهێنا بێ و زیانی پێگەیشت بێ و پێی نەزانی بێت. دەستخۆش دکتۆر ڕێک ویستم باسیەوە بکەم کاتێک کە بنمە لەوانەیە خۆت نەخۆش بێتەلات خۆی حەبێکی مانعی بەکارهێناوە خۆ ڕێگەیەک لە ڕێگەکانی مانعی بەکارهێناوە ئەوە چ کاریگەریەکی خستۆتە سەر خانمەکە لە هەر ڕوویەکەوە هەم لە ڕووی جەستەیی هەم لە ڕووی دەرونیەوە و ڕێژەی سەر نەکەوتن هەبووە بم نەخۆی مانعی بەکارهێناوە دوایی دووگیان بۆ لە بەرەوەی بڕاوێژی بە پزیشک نەکردووە خۆتە حاڵەتانە و بەسەر هاتووە لەگەڵ نەخۆش خۆتە ڕۆژانە ئەو حاڵەتانەمان بەسەریە بەداخەوە بە تایبەتی لە نەخۆشخانەش و لە کلینیکی تایبەتیش ئەو نەخۆشانە سەردانمانەکەن کە داوای کۆتایی هێنان بە دووگیانیە کە ئەکەن لە بەروی گازەندەی ویان هەیە کە ئەم دووگیانیە پلانی بۆ دانەنراوە بە تەمانە بووە بەهۆی ڕێگریکردنی سروشتیەوە ئەم حەملە دروست بووە بەڵام ئەگەر بیر لە هۆکارەکەی بکەینەوە هۆکارەکەی بووە گەڕێتەوە کە ئەم خاتونە زۆربەی زۆری خاتونەکان لە کاتی هاوسەرگیریە یاخود لە بیدایەتی هاوسەرگیریە خود تەنانەت پێش هاوسەرگیریش سەردانی پزیشکی ژان و مناڵبوون ناکەن ڕاوێژ بە پزیشک ناکەن تەنها لەبەر ئەوەی هاوڕێیەکی دایکی خوشکێکی ڕێگایەکی بەکارهێنا و سەرکەوتوو بووە بۆ ئەوە ئەزانێ ئەو ڕێگایە بۆ ئەمیش سەرکەوتوو ئەبێ لەبەرەوە دووچاری ئەوە بینەوە زۆربەی کات داوای ینی کۆتایی هێنان بە دووگیانی و لە باربردن ئەکەن بەداخەوە کە ئەمە نایاساییە و هەر لە ڕووی شەرعیشەوە ناشەرعیە لەبەرەوە داوا لە خاتونەکانەکەم کە ئەوانی کە بە تایبەتی تازە هاوسەرگیریان کردووە ئەگەر ڕاوێژ بە پزیشکی ژنان و مناڵبوون بکەن شتێکی باش ئەبێ بۆی ئەو ڕێگایی کە گونجاوە بۆ ئەوان بەکاریپێنن و بە تایبەتی ئێستا لە نەخۆشخانەکان و لە
مەڵبەندە دروستەکانە بەشی فامیلی پلانین هەیە پلاندانانی خێزان هەیە لەوێ هاوکاریانە بن یعنی کارمەندمان هەیە تایبەتە بۆوان و تەنانەت ئامێری ئایودی لەوێدا ئەنرێ و یعنی ئەتوانن ڕاوێژ بە دکتۆر و بە کارمەندەکانی ئەوێ بکەن بۆ بەکارهێنانی ڕێگای دروست بۆ خانمەکە خۆی. دەسۆش دکتۆرە یەکێک لە ڕێگەکانیش یەکێک لە ڕێگە سروشتەکان بنمونە ئەوەیە کە خانمان قۆناغەکانی سووری مانگانە بزانن ئەم ڕێگەیە چۆنە؟ بالضبط طبعا حەزەکەم ڕووناکی بخەمە سەر شتێکی تر لە ڕێگەی بەرنامەکەی ئێوە خاتونەکان کە سەردانمانەکەن پرسیاری سووری مانانەیان لێ ئەەکەین بەداخەوە تێگەیشتون کە سووری مانانە هەر ئەو چەند ڕۆژەیە کە خوێن ئەبینن نەخێر سووری مانانە ئەو 28 ڕۆژەیە کە تۆ لەژێر کاریگەری هۆرمۆنی پرۆجسترۆن و ئیسترۆجین و FSH و LH بە بەردەوامی لە گۆڕانکاریە هەتا ئەو 28 ڕۆژە تاو ئەبێت هێلکە با بڵێن هێلکە لە گەشەیە ئەتروکێت لەبەر ئەوە بێ خانمان بە شێوەیەکی گشتی ئاگاداری سووری مانانی خۆیان بن ئایا سوورەکانیان ڕێکە چەند ڕۆژە 28 ڕۆژ جارێ ئەکەونە سووری مانانە هەیە 21 ڕۆژ جارێ ئەەکە هەیە دوور و درێژترە 35 ڕۆژ جارێکەکە بێ هەموو هۆشیاریان هەبێت لەسەر سووری مانانی خۆیان و ئەو ڕێگەی سروشتەی کە باستمان کرد ئەبێ خانمەکە دوور بێت لە جوودبوونەوە یاخود ڕێ بگیرێ لە گەیشتنی تۆوی پیاوەکە بە هێلکەکە لەو کاتانی کە هێلکەکە ئامادەی بۆ پیتاندن ئەوش عامەتەن لە بینی 11 ڕۆژ بۆ 16 ڕۆژی سووری مانانێ 3 ڕۆژ پێش ئەوە 3 ڕۆژ دوای ئەوەش هەر ئەگەر هەیە کە هێلکەکە موجود بێت و پیتاندن ڕووبات بەڵێ ئەو ڕێگەیش بەکارەهێنرێت. دەستخۆش دکتۆر یەکێکی تر لە ڕێگەکان حەبا پێکومان ئەو کۆمانەزانی هۆرمۆنە ئەجا هۆرمۆنیش لە جەستەی خانمانە ڕێکێ خات و تر بەرز و نزمەکات و ئیتر خۆتە زین چیمان لێکە ئەجا چ کاریگەریەکی هەیە ئەو حەبانە لەسەر جەستەی خانم ئایا ئێوە چۆن بۆ نەخۆشی ئەنووسن چونکە زۆر جار من ئەبیستمەڵێن کاریگەری خراپدانێ دەرونی خانمەکە تێکەدات ئەکرێ کەمێ قسەمان بۆ بکە لەسەرەوە ئەکرێ بەڵێ طبعا لەبەرەوەی هۆرمۆنە و لەبەرەوەی ئافرەتیش بە سروشتی خۆی لەژێر ینی کاریگەری هەڵچوون و داچوونی هۆرمۆنەکانە ڕۆژانە ئەبینین لە کاتی سووری مانان و لە پێش ئەوەش خانمەکان تۆزە میزاجی ئەبن لەبەرەوە بە هاوکاریان بینوازیان لەبێنی لەو کاتانە حەبی هۆرمۆنی کە بەکارهێنرێ بەڵێ ئەبێتە هۆی ئەوەی کە خانمەکان لە ڕووی دەرونیەوە تۆزە میزاجی بن ئەبێتە هۆی زیادبوونی کێش ئەبێتە هۆی فلوید ڕتەنشن کۆبوونەوەی با بڵێن شلەمەنی لە لەشدا یعنی چەند زیانێکی هەیە بەڵام عامەتەن و کەسانی کە بەکاریان نەهێناوە بۆ یەکەم جار بەکاری ئەهێنن ئەکەوێتەوە سەر خاتونەکە ئایا ئەتوانێت ینی ئەم کاریگەریانە کاریگەری ئەبێت لە سەرژانی ڕۆژانەی ئەگەر بە شێوەیەکی بەرچاوتوانی تەحملی ئەم کاریگەریانە بکە کەواتە ئەتوانێت ئەم ڕێگایە بەکار بهێنێ ینی ترەمە بەڕاوێژ ئەبێت ینی من جار هەبووە خاتونەکە یەکمان بەکاری هێناوە گەڕاوە توێتی ناتوانم تەحملی ناکەم زۆر میزاجیم مەجبورین لەو کاتانەیە ڕێگاکە بگۆڕین ئیتر ئەمەش ینی پێکەوتنی کەسەکە و سروشتی لەشی کەسەکەش دەورە بینێ بەڕاستی هەنێ کەس هەیە لای ئاساییەکە ئەو حەبانە بکار لەوانەیە زیانەکانی هەموو زیانەکان لە هەموو کەسێکە بە هەمان ئاس دەرنەکەوێت لەوانەیە ئەمی پێ باشتر بێت لەوەی کە ئامێرێک لە ناو مناڵانیا بێت هەست بە ناڕەحەتی بکە لەو حاڵەتانەیە یان هەیە ئەڵێ من ناتوانم بەرگی ئەو ینی ئەو پرۆسیجەرە ناکەم کە ئامێرم بۆ دابنرێ بەڵام زۆر کەسیش هەبوو بەهۆی مەسەرەن زیادبوونی کێشەوە لەولەبی قۆڵی هەبووە لای بردووە ئیمپلانۆنی هەبووە بۆمان لابردووە ئەڵێ لەبەروی وەزنم زۆر زیای کردو کێشم زیای کردو بەسەر ئەمە یعنی ئیتر ئەها ئەمە بەڕاوێژ و بە چاودێری پزیشکی بەردەوام ئەگەینە ئەنجامێک کە ئەم خاتونە چی ڕێگەیەک بۆ ئەو گونجاوە مەسەن خاتونی وا هێڵە من ناتوانم پابند بم بە بەکارهێنانی حەبەکەەوە لەبەری کاتەکەین بیر ئەچێتەوانێ ئێمەش زین لەبەرەوەی یەکێک لە هۆکارەکانی دووگیان بوون لە کاتی بەکارهێنانی حەبا ئەوەیە کە خاتونەکە دەنگێک یا دوو دەنگی بیر ئەچێت یان لە کاتی خۆیان وەری ناگرێ ئەمە هەمووی هۆکارن بۆ شکستێنانی ڕێگاکە دەست باشە دکتۆرە وەگەزانیم کە زۆر کات دەرمانەکان کالێگەکەن بەیەکەوە ئایا دەرمان هەیە کە بە نمونە نابێت لەگەڵ حەبی مەنعا بخورێت؟ بەڵێ
ئەو دەرمانانی کە بەکار ئەهێنرێت و با بڵین پێ ئەوترێت لیڤەر ئینزایم ئیندیوسەر، یعنی هانی ئەنزیمەکانی جگەر ئەیات و ئەکات کاریگەری هۆرمۆنەکە و حەبەکە کەم بێتەوە. لەبەر لەو کاتەیە چی ئەبێت ڕێگریەکەمان بۆ ناکات. ئەو کەسانی کە ئەو عیلاجانە بەکار ئەهێنن بە تایبەت، یعنی طبعاً تۆ کە خاتونەکان سەردانی دکتۆرەکەن ئێمە پێشینەی نەخۆشی و بەکارهێنانی دەرمان هەموو شتێکیان لێ ئەپرسین. لەبەرەوە بەگشتی با بڵێن هیستریەکی عیلاجەکانیانمان لایە. لەبەرەوە دکتۆرەکە لەو کاتێ ئەتوانێت قەرار بە کە ئەم حەبە گونجاونێ بۆم خاتونە، لەبەرەوەی عیلاجەکانی تری کاریگەری حەبەکە کەم ئەکاتەوانێ. دەستخۆش دکتۆر لاوانێ زۆر جار تووشی و حاڵەتە ببی خانمەکەیە بۆلات ئەمە ئای کردووە دووگیانە داوای لەباربردن و ئەماناکە. ئێوە چۆن هەڵسکەوت لەگەڵ حاڵەتێکی وایە ئەکەن؟ وەڵاهی بەنسبەت و حاڵەتانە و لەبەروی ئێمە کۆمەلگایەکی موسڵمانین، ئامەتەن لایەنە دینیەکە لایەنێکە کە هەنێک کات نەخۆشەکە ئەگرێتەوە لە بیرکردنەوە لە لەباربردنی مناڵەکە. ئێمە بەگشتی بە شوەیەکی گشتی هانی خاتونەکە ئەین کە لە دووگیانەکە بەردەوام بێ، لەبەروی لەباربردن کێشەی تەندروستی بۆ دروست ئەکاوە. خۆتان نەزانن لە بڵین لە وڵاتی ئێمە نایاساییە، لە وڵاتی تر هەیە کە بە شێوەیەکی یاسایی بەپێی تەمەنی نەخۆشەکە ئەکرێ لەباربردنی بۆ بکرێ، بەڵام ئێمە لەبەرەوەی لە ڕووی یاسایی و لە ڕووی شەرعیەوە ڕێگە پێنەدراوە، لەبەرەوە تەنها ئەتوانین هاوکاری نەخۆشەکە بکەین لە چاودێریکردنی دووگیانیەکەیە و هاوکار و پاڵپشتی بین بۆ بەردەوامبوونی دووگیانیەکە و لە دوای دووگیانیەکە ئەکرێ ئامۆژگاری و ڕاوێژی پێبین لەسەر بەکارهێنانی ڕێگایەکی دروست بۆ خاتونەکە. هیچ نەخۆشیێکی دیاریکراو هەیە دکتۆر بنمونە خانمەکە هەیبێت کە ئێوە ناچار بن مناڵەکە لەبار ببن؟ بەڵێ بەتەکید هەنێک لە حاڵەتەکانی کە باسمان کرد ئەو خاتونانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە کە بڵین لەبەرەوەی لە کاتی دووگیانیە فشارێکی زۆر لەسەر دڵ دروست ئەبێت، ئەو خاتونانی کە نەخۆشی درێژخایانی دڵیان هەیە، ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانی گورچیلایان هەیە کە ئەو نەخۆشیانیان هەیە کاریگەری لەسەر بەرگری لە شیانەکە، یاخود تەنانەت نەخۆشی شەکرا و خاتونانی کە شەکریان هەیە و با بڵین شەکرەکان کۆنتڕۆڵ نەکراوە، شەکرەی سێمانی ئەکەن ڕێژەکەی دەیە. ئێمە بە شێوەیەکی گشتی پێش دووگیانیەکە ئامۆژگاریانەکەین کە بە دوور بن لە دووگیانی لەبەرەوەی کاریگەری خراپی بۆ کۆرپەلەکە و خۆشیان ئەبێت. بەڵام هەنێ حاڵەت هەیە بەڕاوێژ لەگەڵ لیژنەی پزیشکیە، طبعاً ئەو لیژنە پزیشکیە پێک هاتووە لە دکتۆری مناڵان و دکتۆری هەناوی و دکتۆری ژنان و مناڵ بوون بڕیار لەسەر حاڵەتی نەخۆشەکە ئایا ئەم دووگیانیە بەردەوام بێت چ زەرەرێکی بۆ دایکەکە خودمەترسی بۆ دایکەکە ئەبێت لە ڕێگەی ڕاوێژی ئەو لیژنە پزیشکیانەوە. بەڵێ ئەکرێ هەنێک کات بۆ بەرژەوەندی تەندروستی دایکەکە ئەکرێ لەباربردن بکرێ، بەڵام ئەوە تەنها لە ڕێگەی لیژنەی پزیشکیەوە ئەکرێ، قەراری یەک دکتۆر نییە. دەست خۆش بێ دکتۆر، زۆر بەخێر بێ، زۆر سپاس دەکەین بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس. بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان. هیوادارم سوودێکتان وەرگرت بێت، دووربن لە هەر کێشەیەک و هەر تەندروستێکی خراپ. خواتان لەگەڵ. دووبارە سپاس بۆ دکتۆر کە لەگەڵمانەوەی، سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی لەگەڵمانمانەوە و خواتان لەگەڵ.